گفتوگۆی زیاتر لەبارەی ئەم بابەتەوەکەم بە تایبەت دوایەوەی کە ئەمڕۆ جێگریەکەمی پارێزگاری نینەوە سەردانی مەخموری کرد و قەراج و لەوێ بە دوواداچوونی بۆ کێشە و گیر و گرفتەکانیان کرد و ئێستا لە ستۆدیۆ کاک سیروان ڕۆژبایانی جێگری یەکەمی پارێزگاری نینەوە لەگەڵ من ئامادەیە. کاک سیروان زۆر بەخێر بێ. سەرەتا دەمەوێت لە سەردانەکەی ئەمڕۆتانەوە بپرسم زانم ئامانجتان چی بوو لەو بەسەرکردنەوەیە؟ طبعا ئێمە وەکو حکوومەتی مەحەلی سەردانی هەموو شوێنەکانی پارێزگاری نینەوە دەکەین. ئێمە بەس لەم سەردانی ئەمڕۆ لەگەڵ هەموو بەرپرسە ئیداریەکانی پارێزگاری نینەوە وەکو بەڕێوەبەری تەندروستی، بەلەدیات، تەربیە، دایرەی ئاو و معاون محافڵ لە بۆ شوونی خەدەمات مەبەست لەم سەردانە ئەوە بۆ یەکەم جار لەگەڵ بەڕێز قایمقام و ڕوئەسای وحداتی ئیداری و لەگەڵ بەرپرسە ئیداریەکانی قەزای مەخمور و ناحیەکانی سەر بە قەزای مەخمور کۆبینەوە بۆ ئەوی گوێ لە داواکاری و مەشاکلەکانی وان بگرین لە هەمان کاتدا لەگەڵ هاوڵاتانی ئەم سنوورە دانیشتن و گوێمان کرد لە هەموو ئەو گێر و گرفت و مەشاکلانی کەوا ڕوبەڕوویان دەبنە. خۆتان دەزانن نینەوە یەکێک بۆ لەو شارانێکەوە گەورەترین زەرەری پێگەشت و لە کاتی شەڕی داعشدا مەخموری شەکێک بۆ لەو شوێنانێکەوە وێران بوو لە کاتی شەڕی داعشدا و لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە ڕزگار کرا، ئازاد کرا و ئێمە وەکو حکوومەتی مەحەلی سەیری هەموو قەزا و ناحیەکان بە یەک چاو دەکەین و سەیری هەموو پێکاتەکانی نینەوە بە یەک چاو دەکەین. ئامانجی ئێمە ئەوەیە خزمەتیان پێ بگەینن. بەڵێ کاک سیروان زۆر جار ینی دانیشتوانی شارۆچکەی مەخمورە و گلەیەیان هەبوو لە حکوومەتی عێراق کە خزمەت گوزاریان بۆ دابین ناکەن، ئاوڕیان لێ ناجەنەوە. ئێوە ئێستا وەکو حکوومەتی خۆجێی نینەوە کە مەخموریش لە سنووری ئیداری ئێوەدایە چیان پێشکەش دەکەن، چ بەرنامەیەکتان هەیە بۆیان؟ طبعا کە لەم سەردانی ئەمڕۆمە بۆ مەخمور زیاتر داواکاری ئەوان ئەوە بووە فەلاحەکان خوتەی زیراعیان دایمەن تەخیر دەبێت، ئەمە زەرەر بە فەلاحەکان دەگەێنێ. ئێمە پێشماوەیەک نووسراومان کرد بۆ وزارەتی کشتوکاڵ حکوومەتی اتحادی. تصور دەکەم لە ماوەیەکی زۆر کردا جەنابی وەزیر ڕەزامەندی بدا لەسەر ئەم بابەتە و گرفتی دووەم قەراج بوو زیاتر بەڕاستی. خۆتان دەزانن قەراج تاکو ئێستا خەڵکەکە نەگەڕاوەتەوە وەکو پێویست. ئێمە دایمەن گلەی ئەومان شەبوو لە حکوومەتی اتحادی بڕیارێک لە وزارەتی تەختی دەرچووە دەبێ هەر گوندێک لە 100 مال کەمتر نەبی بۆی بتوانانی خزمەت گوزاریان پێ بگەنێ. ئەمەش زەرەر بە خەڵکەکە دەگەنێ. خۆتان دەزانن هەندێک گوندێ لە کاتی شەڕی داعش ئەسڵەن وێران بۆ یەک ماڵیشی تێدا نییە. هەفتەی ڕابردوو ئێمە لە بەغدا بووین، مناقەشەی ئەو بابەتەمان کرد. انتظار دەکەین حکوومەتی اتحادی و بەتایبەتی وزارەتی پلاندانان ئەو قەرارەی کە دایتی بیگۆڕێ استیسنایەک بداتە نەک تەنها قەراج ئەو گوندانەی کەوا وێرانیش بووە کە ماڵیشی تێدا نییە جادە و ئاو کارەبای ینی بۆ بگەێنین. لە قەزای مەخمور 90% گوندەکان ئاو جادە کارەبا هەموو شتێکمان بۆ دابین کردوون، تەنها کێشەکە قەراج بووە. ئەمە انتیزاری وزارەتی تەختی دەکەین بۆ ئەوەی وەڵاممان بداتەوە لەسەر ئەم بابەتە ئەو گوندانێکەوە وێران بووە خزمەت گوزاریان پێ بگەینین. و لێرە دەمەوێت موژدەیەکیش بە خەڵکی مەخمور بدەین. سوپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمیش دەکەین بەڕێز کاک مەسرور کە ڕەزامەندیدا لەسەر بەخشینی زەوی بۆ دروستکردنی نەخۆشخانەیەکی سەرسەرەری کە زۆر زەڕوورە لە بۆ خەڵکی مەخمور ئینشاءڵڵا لە کۆتایی سەری ساڵدا بەردی بناغەکە دادەنێن و داواکاری ئەوشانە بۆ ڕێی لە بۆ خزمەتکردنی فەلاحەکانی مەخمور بەگشتی کە بە گوژمەی 380 ملیارە بە اتفاق لە نێوان حکوومەتی اتحادی و لەگەڵ وڵاتی تورکیا وەکو قەرز منحەددات عێراق و مەخموریش یەکێکە مەشمول بووە لەو منحەیە. بەڵێ باشە کاک سیروان ئەو 7 ملیار دیناری کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مەخمور دابینی کردووە چی پێکەن؟ طبعا ئێمە دایمەن هەمانگی لە بینی مووسڵ خۆتان زانن حدودە لەگەڵ دهۆک لەگەڵ هەولێر ئێمە هەمانگەیەکی زۆر باشمانێت هەم لەگەڵ پارێزگاری دۆکەم لەگەڵ پارێزگاری هەولێر دائما ئەگەر بمانوێت پرۆژێک ئێمە پێشکەش بکەین لەگەڵ ئەوان دادەنشین چونکە نامانێت ئەو پرۆژانە تەضاڕوب بکە ئەوەی ئێمە ناتوانین بیکەین ئەوان دەیکەن. ینی خۆشبەختانە هەردوو حکوومەت هاوکاریکی تەواوی مەخمور و شێخان و فایدە و شوێنەکانی تر دەکەن. بەڵێ ینی لە بودجێ پەرەپێدانی پارێزگای نینەوە لەوێش پشکی مەخمور هەیە؟ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هاوکاری ئەو ناوچانی کردووە. باشە لە گۆڕینی یاخود لە بڕیاری گۆڕینی یەکە ئیداریەکانی نینەوە کە خۆتان دەزانن ناڕزایی زۆری لێکەوتەوە ئێستا بڕیارەکە ڕاگیراوە یاخود بە جۆرێکی دیکە بڵێم ئەم بڕیارە کاریگەری دەبێت لەسەر و خزمەت گوزاریانی کە پێشکەش بە مەخمور دەکرێت؟ طبعا ئێمە ئیش خۆمان هەر دەکەین ئەو بڕیارێکی ئەنجومەنی پارێزگاری ژای بەڵاستی بڕیارێکی هەڵە بوو
کە تو ناکری بە شەو ڕۆژێک 21 وحدە ئیداری بگۆڕی ئەبێ مسببا ببی مبررات بی تو یەکەم جار دەبێ ئەو قایمقامە یاخود ئەو مدیرنەحەی دەتەوێت لای بێ دەبێ بانگی بکەیت سڵافی بکەیت دواتر استیجواب ئەو کەسانی کە دەتەوێت لە شوێنیانیشی دابنێ کۆمەڵە شروطێکەیە تۆ دەبێ لێیان متوەفر بی ئەوجە تۆ لە شوێنی ئەوانیان دابنێ و دووش بابەت تەرشیح نەک لە لایوان دەبێت لە لای پارێزگارەوە طرح بکرێ فهەیەی تەنسیقی بەغدا کە زانی بڕیارەکان ناقانونی و هەڵی تێدایە ڕایگرت ئێستا ڕاگیراوە زۆر باشە گۆڕینی ئەو یەکە ئیداریانە یاخود ئەو پۆستانە هیچ کاریگەریەکی نابێت لەسەر و خزمەت گوزاریانە بەتاکید تەسیری دەبێت بەڵام ئێستا بڕیارەکە ڕاگیرەوە مەسئول وحدە ئیداریەکان هەمویان لە شوێنی خۆن و کاری خۆیان دەکەن ڕۆژانە بەڵام زۆر سپاس دەکەم بەڕێز سیروان ڕۆژبیانی جێگری یەکەمی پارێزگاری نینەوە زۆر بەخێر بێت. دەست خۆش.